سامعني ولا ملا يا كشتان ذنينا الثالث خنافة طعنا صيدين طعنا صيدين گروهی شاخەوانی هەڵۆ ساڵی 1383 دا مەزراوە لە ڕێکەوتی پێنجی سێی 83 و بۆ زۆربەی جێگاکانی کە دیدەنینە و شاخن دمەنتیقەیدا چوونە گەشتەکەی ئەوڕۆمان ئەمە لە پردانان ڕادستمان پێکرد بە ماوەی 2 ساعت و نیوی چوونە قەبقەپی بەسێرێکی کە جادە بوو بەوێدا ڕۆشینە سەرێ ئەما ڕێگاش کە دوور بوو لە قەبقەپی تەسمیمان لەسەرەوەی کرد کەمە بە مسیری خۆماندا نەگەڕێنەوە مسیرەکەمان گۆڕیوە بە ئافشاری خەلپاپیدا کوتمان دەچینەوە بە جێگایشی دیدەنی ئەوانەیە ئەوێش ببینێت کەوە نەفەرانەی دۆستانەی کە ناندیتووە لە ئێران زۆربەی شاخەکانی ئێرانە چوونە زۆربەیان هەر زۆربیان کەس چوونە دەماوەندێ چوونە سەبەلانێ چوونە حەلەمکوی چوونە ئەو سپەرەی شاخەکانی منتیقەی کوردستانش کە دیارە هەمویان چوونە هەموون چوونە ئەو شاخانە بۆ دەرەوەی ئێرانێش عێراق چوونە هەڵگوردی عێراقێ کاسکاری تورکیی چوونە ئاراراتی تورکێش چوونە سركوتم دلين هيا درايا بري غير يا خال دنيا يرويوني ليكوب يتل عيشني ويعيشل باواني يمشل سلامتنا يا مام شوخي خالنا يا من ئەمە تا هاتوونێتە شاخەوانی بێزگە لە شاخەوانی مە ژینگە پارێزی شەر بووینە هەمیشە ئەمە ژینگە هەر پاراستۆ و وەزیفەی بە نەزەرم تەکتەک لەو کوونەوەردەکانە ئەوە کە دیارە وەزیفەی وانە شخصی گەریش هەر دیار دەبێ و کارەی هەر حتممە بکەن چون ژینگە ماڵی من نییە یەو دۆستەی نییە ئی کاگڕعیم نییە ئی تەواوی دۆستانە بەوە نەزەری من کەسێکی کە ژینگەی پێویست دەکا دیارە ئەو مەملەکەتی ئەو وەتەنەی بەی خۆی نازانێت ینی پێم وایە کەسێکی کە دێت لێرە زەبڵێک فرەدەدا نەک بۆ من بۆ ماوەی دوای من بەزێ دەمێنێ پەزەمە دەمان هەوێ بینە شاخەوانی نەک بە عنوانی یەک شاخەوان بە عنوانی یەک ژینگە پارێز بە عنوانی ئەوەی کە ژینگەیەک هەم لە لای دار و دارستانەوە هەم لە پاکوخاوێنیەوە هەم ئەوەی کەمە کە دەڕۆینەوە پاکوخاوێنی لەدێخوامان بەجێڵی نەگەوەی کە چونەمە دیارە دە ساڵێکدا شا دوو سەر بینێرە سێ سەر بچینە جێوێ شیریکە هەر بێت و من ئەو کارێ بکەم و دۆستە شیریکە پەزە و دیارە ئەو جێگا بۆەوەی نابێت کە لێی عەسێ و بۆ عەسانەوەی نابێت ئەویش سنیشم 7 ساڵ و 4 مانگە دەو فاسیلەشدا قەلبم عمل کردووە دیسکیشم عمل کردووە هەرچیان موفق بوومە هەرچیان بە چاک دەرچوونە لەوەی کە عەلاقەشم بۆ شغڵە پەیدا کردووە لەو وەختیەوە کەم ئەو کارەی شاخەوانی دەکەم هیچ مشکلێکم بوو ناوەتە پێشەوە زۆر بەدەرم ساغە و هەموو هەفتاریش حەدێقەل دووجار بۆ دەردەکەم بۆ شاخی ئومێدەوارم هەم کەسێک بتوانیت ئەگەر وەختی هەبیت و ئیمکاناتی هەبیت بتوانیت ئەو کارەی ئەنجام بدات کە بە قازانجێتی
ئەمن لەن هاتوچێ شاخەوانێکم کە حدودی 8 ساڵ 10 ساڵ دەبیت زۆر پێشرفتم کردو و زۆر ئارزوم هەمیشە شاخەوانی بوو.